خۆشەویستانم سڵاوتان لەبێ ئەم کاتتان باشی وای تەندروستێکی زۆر باشتان بۆ خوازین. کورسا تەندروستی لە پرۆگرامێکی نوێ و کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێیە لەگەڵتانە. ئەم ڕۆژوەکە ڕۆژەی تر کۆمەڵێک زانیاریتان پێ بەخشین کە وابەستەی ژیانی هەر یەشێک لە ئێوەی بەڕێزە. بابەتەکانی ئەم ڕۆمان جۆرا و جۆرە لەسەر کۆمەڵێک بابەتی جیاواز قساکەین و بێگومان بە هاوکاری هاوکارم ڕۆشات. سڵاو لێبێ ڕۆشات. تەندروستی چۆنێتەوە باشی؟ زۆر سپاس باش بێ. سڵاو لا بینەرانی کورسا تەندروستی وەکو هەمیشە لە بەرنامەی کورسا تەندروستیەوە هەوڵێن کۆمەڵێک بابەتی بەسوود لەگەڵتانە بڵاو بکەینەوە کە هەم سوودی بۆ خۆتان و هەم بۆ خێزانەکەتان و بۆ چواردەورتان هەبێ. بە دڵنیاییەوە ئەم ڕۆژێکێکە بێت لەو ڕۆژانەی کە بەرنامەکەمان پڕێتی لە بابەتی بەسوود. ئەتوانم بڵێم بەرنمەیەکی جیاواز ئەبێت چکە باز لە کێشە جیاوازەکانی جەستە ئەکەین، باز لە ڤیتامین دی ئەکەین چۆن دروستە بێت یاخود چۆن بڕۆینە بەر هەتاو بۆ ئەوەی سوود لەم هەتاوە وەربگرین ئەلەند بۆ ئەوی بیگۆڕێ بۆ ڤیتامین دی، باز لە قەڵەوی ئەکەین، باز لە شێرپەنجە ئەکەین کاریگەری قەڵەوی لەسەر شێرپەنجە. بابەتەکانمان زۆر جوانە بەڕاستی هەمە جۆرە و بۆ ژیانی ڕۆژانی هەمووشمان پێویستە. بەڵام سەرەتا بڕگەیەکی تایبەتمان هەیە وەکو هەمیشە لەگەڵ دکتۆرە سارا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە باز لە کاریگەریەکانی قەڵەوی ئەکەین لەسەر شێرپەنجە تا چه ڕادەیە قەڵەوی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر توشبوون بە شێرپەنجە یاخود بۆ ئەو کەسانی کە ئێستا شێرپەنجەیان هەیە و دەناڵێنن بەدەست قەڵەویەوە. لەگەڵ مانابن با بڕۆینە لای زانیاری زیاتر لە بڕگەکە. سڵاوتان لێبێ خۆشەویستان، هیوای تەندروستیەکی باشتان بۆ خوازین. گەڕاوینەتەوەلاتان لە کۆمەڵێک بڕگە و بابەتی تر تایبەت بە باس و خواسی شێرپەنجە لەگەڵتان نابین لە هۆکارێکی تر کە ئەکرێت هەر یەشێک لە چارەخوازان و هاوڵاتیان گۆڕانکاری تیا بکەن و خۆیان لە شێرپەنجە پارێزن. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە. دکتۆرجان سڵاو لێبێ. تەندروستیتان چۆنە؟ هیوادارم هەر باش بن. ئەمڕۆ با باسێکی قەڵەوی بکەین، بزانین قەڵەوی کاریگەری چیە لەسەر شێرپەنجە؟ بنسبة قەڵەویەوانە ئێمە شتێکمان هەیە پێڵین BMI. BMI هاوکێشەیە کە لە بینی باڵای کەسەکە لەگەڵ کێشی کەسەکەیە. ڕێژە تەبیعیەکە یان نۆرماڵەکەی بریتێ لە 18.5 بۆ 24.9. ڕێژەیەک لە 24.9 زیاترێک بێ بە قەڵەوێکی زۆر حسابی ئەکەین و لە 18.5 کەمترێک بێ بە زۆر زەعیف حساب ئەکرێت. هەردووکی مەترسیدارە، هەردوو کۆمەڵەکە مەترسیدارە، بەڵام بەس زیاتر مەترسیەکە لە قەڵەویایە، لە کێشی زیادەیە. داتایەکی زۆر هەیە، توێژینەوەیکی زۆر هەیە کە ئەڵێ قەڵەوی و کێشی زیادەی جەستە مەترسی توشبوون بە شێرپەنجە بە لە 100 بۆ لە 150 زیاکە بە پێی جووری شێرپەنجەکە و هەروەها لە هەمان کاتە بەرگری جەستە کەم ئەکاتەوانێ و ئەبێتە هۆی گەڕانەوەی توشبوون بە گەڕانەوەی شێرپەنجەکە و زیادبوونی مەترسی مردن بە شێرپەنجەکە و طبعاً زیابوونی هەر BMI-یەک بە 5 دەرەجە ئەم مەترسیانە ئەوەنە زیاکە. واتە تۆ مەسەلەن ئەگەر هاتوو یەکێک لە 24.9 پێنجی بخەرە سەر مەترسیەکەی زیاترەکە ببێ بەدە ئەبێ بە 2 ئەوەنە بێ بە 15 بێ بە 3 ئەوەنە. بۆیە کێشی جەستە زۆر زۆر گرنگە و ڕۆڵێکی سەرەکی هەیە لە توشبوانی شێرپەنجەیە. باشە دکتۆر، هۆکاری ئەم مەترسیە چییە؟ هۆکار چییە کە بۆ نمونە کەسێک ئەگەر قەڵەو بێ مەترسی توشبوونی بە شێرپەنجە زیاکە و لەگەڵ ئەوەشە ئێمە زۆر کات کە باسی کێشی جەستاکەین هاوڵاتیان زیاتر کێشیان لەگەڵ قەڵەویە هەیە، بەڵام ئێستا ئەمڕۆ بۆمان دەرکەوتووە کە کەمی کێشی جەستەش هەر مەترسی هەیە. هۆکاری چییە ئەمە؟ ئەو کەسانی کە قەڵەون ڕێژی ئینسولین تیانە و بەرگری ئینسولینیان زۆرە و هەردووکیان بەوە ناسراون کە یارمەتی مانەوە و گەشەکردنی خانی شێرپەنجەیەن. قەڵەوی واتە چەوری زیایە، چەوری ژووک و معمەلێک وایە کە چەنەها هۆرمۆن دەرەکە. یەکێک لەوانە هۆرمۆنی ئیسترۆجینە کە مەترسیەکی زۆری هەیە بۆ شێرپەنجەی مەمک و شێرپەنجەی ڕەحم بە تایبەتی لەو ئافرەتانی کە لە سوڕی مانگانە ئەوەستنەوە. چەوری زۆر ئەبێتە هۆی دەرانی لێپتین کە ئەمیش بە هەمان شێوە یارمەتی گەشە و مانەوەی خانی شێرپەنجەی ئەیە و کەمبوونەوەی ئەدیپۆنێکتین کە بەعەکسەوە یارمەتی لە ناوبردنی خانی شێرپەنجەی ئەیە. لەلایەکی تراوانێ قەڵەوی ئەبێتە هۆی
هەوکردنی بەردەوام بۆ هۆی دەرانی ڕێژەیەکی زۆری سایتۆکاینەکان وەکو ئینتەرلوکینی 6 و ئینتەرفیرۆن ئەلفا کە ئەمانیش بە هەمان شێوە یارمەتی گەشە و مانەوە و بڵاوبوونەوەی خانە شێرپەنجەیەکان ئەەکەن نزمبوونەوەی مەناعی جەستە بۆی کەمبوونەوەی تی سێڵەکان و ناچرا کیلەر سێڵەکان کە واکا بەرگری جەستە بە ئاسانی ناتوانێت خانی شێرپەنجە بدۆزێتەوە لە ناوی بەرێ لەلایەکی ترەوانە جەستی ئێمە بە تایبەتی لە گەدەیە شتێکی پێڵین مایکرۆبایۆم بایۆم بریتێرە لە تریلیۆنەها بەکتریا و ڤایرۆس و کەڕووی سوود بەخش کە بە شێوەیەکی سروشتی لە گەدەی ئێمە خاستن لە ڕێخۆڵە ئەستورەیە ئەژی کە یەکێک لە ئیشەکانی پارێزگاریکردنە لە جەستەی ئێمە یاخود بەرزکردنەوەی ئاستی بەرگری جەستەمان کاتێک کە کەس کە ئێمە کێشی جەستەمان زۆر ئەبێ ناهاوسەنگیەک لەم مایکرۆبایۆمانە دروستە بێ بۆیە خەلەلێک ئەخاتە ئاستی بەرگری جەستەی ئێمە کە وا ئەکا بەرگری جەستەمان بە شێوازێکی تر ناتوانێت خانی شێرپەنجە بناسێتەوە لە ناوی بەرێت. باشە دکتۆرە چۆن ڕێگری لەمە بکەین چۆن کەسێک کە قەڵەوە تووشی شێرپەنجە بووە کێشی خۆی دابەزێنەوە گەزانین کە خۆی چارەسەری شێرپەنجە ناڕەحەتێکی زۆر بۆ چارەخوازەکە دروستەکە جا ئەو کەسەش کە ئەگەر قەڵەو بێت چۆن بتوانێت پارێزگاری لە خۆی بکە چەند ڕێگایەکمان هەیە یەکەم شێوازێکی دروستی یاخود تەندروستی ژیانی ڕۆژانە کە بریتێ لە خواردنی تەندروست و وەرزشکردنی بەردەوام دووهەم هەنێک چارەسەری پزیشکی هەیە کە یارمەتی دەرە بۆ دابەزاندنی کێشی جەستە تەبعا بێ لە ژێر چاودێری پزیشکی خۆراکە بێت و پزیشکی پسپۆرا بەکار بهێنرێ ڕێگایەکی تر لە ڕێگەی نەشتەرگەریەوەیە کە چەنەها ڕێگەی جیاواز هەیە کە لە ڕێی نەشتەرگەریەوە ئەتوانرێت کێشی جەستە دابەزێنرێت بەڵام بەس لە هەمووی مهمتر ئیرادەی نەخۆشەکەیە نەخۆشەکە چەندێک ئەوێت لەم کێشە زیایی نەجاتی بێ و چەندێک تێگەیشتووە لەو ڕاستی کە کێشی زیادەی جەستەی هۆکارە بۆ نەخۆشیەکەی و زیابوونی زەرری نەخۆشیەکی جا چ لە چارەسەرەکەیا بێ چ لە بڵاوبوونەوە بێت چ لە گەڕانەوە یاخود چ لە سەبەبێت بۆ مردن بە شێرپەنجە باشە دکتۆر لە چارەسەرەکانە ئەتوانین بڵین دەرزیەکانی کێشدا بەزاندنیش ئەو مەترسیەکەمەکەنەوە بە نمونە ئۆزەمپیک ئەکرێت سوودی هەبێ بۆ دابەزانی کێش و مەترسی شێرپەنجە یاخود خراپتربوونی حاڵەتەکە کەم کاتەوە ئێمە طبعا ئەبێ بزانین بە چ ڕێگایەک کێشی جەستەمان دابەزێنین بنسبەت ئۆزەمپیکەوە یاخود ئەو دەرزیانی کە خۆی سەبەبە ئەسڵێکی بۆ نەخۆشی شەکرە بەکار ئەهێنرێت ئێستا هەنێک توێژینەوەی تازە هەیە کە نەک بۆ دابەزینی کێش بەڵکو ئەڵەیە بۆ هەنێک جووری شێرپەنجەم ئەتوانرێت ئیسیفادەی لێ بکرێ هەم لە ڕووی چارەسەرانێ هەم لە ڕووی ڕێگرتن لە گەڕانەوەی نەخۆشەکە مبدئیەن بۆ ئەم حاڵەتە یاخود بۆ ئەم کاتی کە ئێستاتیین ئەتوانین بەکاری بینین وەکو ئەمرازێکی یاریدەدەر بۆ دابەزاننی کێشی جەستەمان بەڵام بز لەوە ئەچێت لە داهاتوویەکە بتوانین وەکو شێوازێک لە چارەسەر بەکاری بینین بۆ شێرپەنجەکە خۆشی زۆر باشە زۆر سپاس دکتۆر کە ئەم ڕۆژ لەگەڵمان بوویمان دوومان کردی هیواداریم بابەتی ئەم ڕۆژمان سوودی هەبوو بێ بۆتان تا بڕگەیەکی تر و زنجیرەیەکی تر خواتانەکەم زۆر باشە ئەچینە لای بڕگە و بابەتێکی ترمان هەواڵێکمان بۆ ئامادەکردوون تایبەت بە کەمی ڤیتامین دی با پێگۆ بچینە لای ناوەڕۆکی ئەم هەواڵە توێژنەوەیەکی نوێی زانکۆی هاروارد ئاماژە بۆ دەکات کە دیاردەی مانەوە لە ژوورەوە بۆتە گەورەترین فاکتەری مەترسی توشبوون بە کەمی ڤیتامین دی لە سەدەی 21ەمدا. ئەم ڤیتامینە ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت لە ڕێخستنی سیستمی بەرگری و تەندروستی ئێسکەکان و پاراستنی مرۆڤ لە نەخۆشیە درێژخایەنەکان بەڵام گۆڕانی شێوازی کارکردن بۆ کارە نووسینگەیەکان و کات بەسەربردن لە بەردەم شاشەکان مرۆڤی لە سەرجاوە سروشتیەکەی بێبەش کردووە. بە پێی راپۆرتە پزیشکیەکە تەنانەت ئەو کەسانەشی کە لە ناوچە خۆرەتاوەکاندا دەژین بەهۆی بەکارهێنانی زۆری دژەخۆر و پیسبوونی هەوا ناتوانن بڕی پێویست لە تشکی خۆر وەربگرن. پیسبوونی هەوا لە شارە گەورەکاندا وەک فلتەرێک کار دەکات و ڕێگری دەکات لە گەیشتنی تشکی پێویست بە پێستی مرۆڤ. ئەمەش پرۆسەی دروستبوونی ڤیتامین دی لە جەستەدا پەک دەخات.
دکتۆر مارک ستیڤن پسپۆڕی نەخۆشیە هۆرمۆنیەکان دەڵێت ئێمە ئێستا لەگەڵنەوەیەکدا ڕوبەڕووین کە زۆربەی کاتەکانی لەژێر ڕووناکی دەستکردا بەسەر دەبات. ئەمە تەنها کێشەی ئێسک نییە، بەڵکو کەمی ڤیتامین دی پەیوەندی ڕاستەوخۆی بە زیادبوونی خەمۆکی و نەخۆشیەکانی دڵەوە هەیە. توێژینەوەکە دەریخستووە کە ڕێژەی لە 140 دانیشتوانی جیهان بەدەست کەمی ئەم ڤیتامینۆ دەناڵێنن بەبێ ئەوەی هەستی پێ بکەن. جگە لە شێوازی ژیان ڕەنگی پێست و تەمەنیش فاکتەرێکی گرنگن. ئەو کەسانی پێستیان تۆخە پێویستیان بە کاتی زیاتر هەیە لە بەرخۆردا بۆ ئەوی هەمان بڕی ڤیتامینەکە بەرهەم بهێنن. پزیشکان هۆشداری دەدەن کە نابێ بەبێت پشکنینی خوێن تاوکەرە خۆراکیەکان بەکاربهێنرێ، چونکە زیادبوونی ڤیتامینی لە جەستەدا دەبێتە هۆی ژەهراوی بوون و زیان گەیاندن بە گورچیلەکان. ڕێنمایی دەدرێت کە ڕۆژانە لایەنی کەم 20 خولەک لەبەر تیشکی ڕاستەخۆی خۆردا بمێننەوە و گرنگی بە خواردنی ماسی و هێلکە بدەن وەک سەرچاوەی خۆراک. دڵنیام ئێستا زۆر پرسیارتان بۆ دروست بووە. ئەلەند لەوانەیە زۆر کەس بڵێ باشە ئێوە دای مەڵێن دژەخۆر بەکار بهێنن. جگە لەمە باشە بەر ئەم تیشکی خۆرە ئەەکەین پێستمان ناسووتێ سوور نابێتەوە یان چی کاتێک ئێمە پێویستەکە ئەم پرۆسەیە ئەنجام بین. لە هەمووشی گرنگتر زۆر خەڵەکەی ئەڵێ باشە ئەم تیشکی خۆرە چۆن ئەگۆڕێ بە ڤیتامین دی لە جەستەی ئێمە. با من بە کورتی وەڵامی هەمووی بەمەوانە. سەرەتا پێویستە ئەو تیشکی خۆرەی کە بەر تۆ ئەکەوێت لە کاتژمێردەی بەیانی بۆ 3 ئێوارە بێ. بۆ لەبری ئێمە لەم کاتەیە پێویستیمان بە جۆرێک تیشکێکە کەنەی UVBە باشترین کاتە بۆ وەرگرتنی ئەم UVBە لەسەر پێستمان. اینجا میکانیزمەکە چۆنە؟ UVBەکە یا لە پێستی ئێمە ڕاستەوخۆ بەبێ بەکارهێنانی دژەخۆر بە پێداپۆشینی پێستە دواتە ئەبێ ڕاستەخۆ بڕیتە بەر تیشکی خۆرەکە. باشترین شوێنەکان بۆ وەرگرتنیشی یاخود پشتە یا دەست و پەلەکانە بەگشتی. هەوڵ بن کەمتر بڵین دەم و چاوتان بەکاربهێنن بۆ ئەم حاڵەتە. ئەم UVBە لەگەڵ جۆرێک لە مادەیەک لەناو پێستمانە هەیە کە جۆرێکی کۆلیسترۆلە پێی ئەوترێ حەوت دیهایدرۆ کۆلیسترۆل یەک ئەگرێت کێک ئەگرێت مادەیەکی ترمان بۆ دروستەکە ناوی پرۆڤیتامین دیە. ئەم پرۆڤیتامین دیە کە ئەچێتە ناو سووڕی خوێنی ئێمەوانێ لەوەیە بەهۆی میکانیزمی یەکخستنی گەرمی جەستەمانەوە ئەگۆڕێ بۆ مادەیەکی تر پێی ئەوترێ پریڤیتامین دی. ئەم پریڤیتامین دی اینجا ئەڕواتە ناو جگەرەوانێ و لەوێ چالاکە کرێ بۆ ئەوەی خەزم بکرێت لە خانەکانی جەستەی ئێمە. ئەتۆی بڵێن پرۆسەیەکی زۆر ئالۆزە من هەوڵم ما بە کورتنی شێوەڕوونی بکەمەوانێ بۆ ئەوی بزانن چۆن ئەم ڤیتامین دی کاریگەری ئەم تیشکی خۆرە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی ڤیتامین دیەکە. اینجا لێرەیە یەکێکی تر لەو شتانی کە ئەبێ بیزانن ئەو کەسانی کە پێستیان کاڵترە پێویستەکە تەنها ماوەی 10 بۆ 15 خولەک بەرەم تیشکی خۆرە بکەون. ئەو کەسانی کە ڕەنی پێستیان بەرەو تۆخی ئەڕواگەنم ڕنگ تۆخترن یاخود ئەسمەرن ئەتوانن 15 بۆ 30 خولەک بڕۆنە بەر تیشکی خۆرەکە. اینجا بۆ مۆزوعەکانی ترژی تر ئەبێتۆ بە وردی بە ئاگاییەوە بڕێتە بەر تیشکی خۆرەکە. ڕۆژە لێرە پرسیارێک دروستە بێت کە ڕەنگە زۆرێک لە هاوڵاتیان بیری لێ بکەنەوە بێوانێ مازین کە ڤیتامین دی سوودەکانی زۆرن لە زۆربەی چارەکەەکانی جەسەمانە سوودیانەیە بە نمونە یەکێک لەو شتانی زۆر سەرنجڕاکێشە لە دروستکردنی دۆپامین و سیرۆتۆنینە ڤیتامین دیمان پێویستە ئێمە هەتا بۆ چالاکی ماسوولکەکان ئەمە بەدەر لە سوودی بۆ ئێسک و بابەتەکانی تر. بەس پرسیارەکە لێرە ئەوەیە کە ئێمە ئەگەر بێت و نەچینە بەردەم خۆر ڤیتامین دی زۆر وەرناگرین لە کاتێکە زۆر پێویستمان بۆیە کە بچینە بەردەم خۆر و لە لایەکی تریشۆ زۆر چوونە بەردەم خۆر ڕەنگە پێستمان بسووتێنێ. ڕاستە کەواتە چۆن بتوانین باڵانسی ڕاستەکەیەوە سەر دژەخۆرەکە ئەوەی کە ئێمە بەردەوام ئامۆژگاری خەڵکەکەین ئەڵێن دژەخۆر بەکاربهێنن با پێتان بڵم ئێمە وەکووتمان ئەگەر جۆری پێستت کاڵە 10 بۆ 15 خولەک ئێتە کە تۆ 10 بۆ 15 خولەکەکی خۆتە تەواو کرد لەو کاتەیە ئەوەستیت یان دوورەکەوی تۆ لە تیشکی خۆرەکە یا ڕاستەخۆ بێت ژەخۆرەکە بەکاربهێنی ئەگەر دیسانەوە بە ئیجباری تۆ ئەبێ بەرکەوتی خۆرت هەبێ. ئێمە ئەزانین کە لەم 10 بۆ 15 خولەکە ئازانی سەلماندوێتی پێستەکە تووشی ئەم سووتانە نابێ بەڵکو لە جیاتی ئەوە ئەو گۆڕانە ڕوئەیە کە ڤیتامین دی بۆ جەستەی تۆ دروستە بێت. بەڵام کە لەو 15 خولەکە بەرزە بێتەوە ئێمە ئەزانین UVB یەکێکە لە خراپترین جۆرەکانی تیشکی خۆر ئەلەن کە ئەگەری هەیە تووشی دووربێ شەرپەنجەی پێستە بکات یاخود گۆڕان لە DNA خانەکانی پێستا دروست بکە و هەروەها سووتان و گۆڕانی ڕەنگی پێست و ئەمانە هەمووی بەهۆی ئەم تیشکی UVBەوە ڕوئەیە بۆیە زۆر گرنگە ئەو کەسانی کە بۆ 15 خولەکەکە ئیکەن ئیتر ئەگە وردی بڵم کە بوو بە 16 خولەکە بێت ژەخۆرەکە بە مەجاالیتیانێتەوە ئەو کەسانەشی کەسی خولەکەکەکەن لە 30 خولەکە بێت ژەخۆرەکە و کردبێ بۆ ئەوەی پێستە تووشی ئەم سووتان و
ئەم کاریگەرە خراپانە نەبەلند. زۆر باشە ڕۆژات هەر لەسەر ڤیتامین دی بامێنینەوە راپۆرتێکیشمان ئامادەیە باسی ڤیتامین دیەکەین لەو راپۆرتەیە با پێکەوە بینەربی. ناوەندی تەندروستی کلیڤلاند کلینیک لە ئەمریکا ڕای دەگەێنێت زیاتر لە 1 ملیار کەس لە جیاندا کەمی ڤیتامین دییان هەیە. کلیڤلاند کلینیک دەڵێت یەکێک لە گرفتە تەندروستیە باوەکان لە ئێستادا کەمی ڤیتامین دیە کە نیشانەکانی بەگشتی بریتین لە لاوازبوون و ئازاری ماسوولکە و ئێسک و جومگەکان هاوتەریب لەگەڵ هەستکردن بە بەهێزی و دڵتەنگی. لە لەشی مرۆڤدا 13 جۆر ڤیتامین هەیە و یەکێک لە گرنگترینەکان ڤیتامین دیە. ئەم ڤیتامینە بەرپرسیارە لە ڕێکخستنی ئاستی کانزای کالیسیۆم و فۆسفۆر کە پێکەوە کار دەکەن بۆ باشترکردنی تەندروستی ئێسک و ددان و ماسوولکەکان. کلیڤلاند کلینیک جەخت دەکاتەوە لەوەی نابێت کەمی ڤیتامین دی پشتگوێ بخرێت چونکە دەشێت ببێتە هۆی ئێسکە نەرمە لە منداڵان و فشەڵبوونی ئێسک لە کەسانی پێگەیشتوودا. کەسێکی پێگەیشتووی تەندروست ڕۆژانە بڕی 10 مایکرۆگرام ڤیتامین دی پێویستە کە یەکسانە بە 400 و 1000 جار بچووکترە لە میلیگرامێک. یەکێک لە سەرچاوەکانی ڤیتامین دی تیشکی خۆرە. لە کاتی بەرکەوتن بە تیشکی خۆر جەستەی مرۆڤ مادەیەکی تایبەت لە پێزدا بەرهەم دێنێت کە دواتر لە ڕێگەی چەند پرۆسەیەکەوە لە جگەر و گوچیلەدا دەگۆڕدرێت بۆ ڤیتامین دی. لە ماوەی وەرزی پاییز و زستاندا بەهۆی گۆڕانی کێشوهەوە و لاوازی تینی خۆرەوە ڕێگەچارەی جێگرەوە بۆ دەستکەوتنی ڤیتامین دی خۆراکە، لەوانەش خۆراکەکانی وە کێلکە و گۆشتی سوور و جگەر و شیر. بەڵام لە هەمان کاتدا وەرگرتنی بڕی تەواوی ڤیتامین دی لە ڕێگەی تەنها یەکێک لەم خۆراکانەوە تا ئەندازەیەک قورسە. بۆ نمونە بۆ ئەوەی بڕی پێویست ڤیتامین دی و لە ڕێگەی هێلکە و دەست بکەوێت پێویستە ڕۆژانە نزیکەی 8 بۆ 10 هێلکە بخورێت. لەلایەکی دیکەوە گەر بە تەنها پشت بە خواردنەوەی شیر ببەسرێت پێویستە ڕۆژانە نزیکی 4 کوب شیر بخورێتەوە چونکە هەر کوپێک شیر 100 ڤیتامین دی لەخۆ دەگرێت. بەم جۆرەش دەردەکەوێت باشترین بژاردە پشتبەستنە بە سەرچاوە فرۆجۆرەکانی ڤیتامین دی نەک تەنها یەک سەرچاوە. لە حاڵەتی هەستکردن بە نیشانەکانی کەمی ڤیتامین دیدا دەکرێت پەنا بۆ تاوکرە خۆراکیەکان ببرێت، بەڵام پاش ئەنجامدانی پشکنین و لەژێر چاودەری پزیشکدا. چونکە زۆر خواردنی تاوکەری خۆراکی ڤیتامین دی دەکرێت ببێتە هۆی بەرزبوونەوەی نائاسایی ئاستی ڤیتامینەکە و ئەمەش خۆی لە خۆیدا کەڵکەبوونی کالیسیۆمی بەدووادا دێت کە دەبێتە هۆی لاوازبوونی گورچی لەو دڵ. جاخۆشەویستان، یەکێک لە هەڵە زۆر باوەکان کە ڕۆژانە بە سەدان کەس ئەنجامی ئەیە بەکارهێنانی ڤیتامین دیە بەبێ ئەوەی پشکنینی خوێن ئەنجام بدات. ئەڵە کۆمەڵە نیشانەم هەیە لەوانەیە من کەمی ڤیتامین دیم هەبێ و زۆر جار ئەشبینین یەکسەر دەستەکە بە دەرزی ڤیتامین دی کە دەرزی ڤیتامین دی خواتەوە ئەلەن لە کاتێکە ئەمە زۆر هەڵەیە. ڤیتامین دی چۆن کەمیەکەی کۆمەڵە نیشانە دروستەکە لە نیشانەکانیشی بەهێزی و لاواز بوون، تێکچوونی خەوە و ئێسکەکان لاوازە بن، ئەتوانین بڵێن بە زەبرێکی کەم لەوانەیە ئەم کەسە تووشی شکان و پێکان ببێ. لە هەمان کاتە کاتێک کە تۆ ئەم ڤیتامین دی وەرئەگریت بەبێ ئەوەی پشکنینە ئەنجام یابێ ئەگەری ژەهرایی بوون بە ڤیتامین دی هەیە. ژەهرایی بوونەکەش خۆی لە کۆمەڵە خاڵە ئەبینێتەوانە. گرنگترینیان کەڵەکەبوونی کالیسیۆمە. ئێمە ئەزانین کە ڤیتامین دی و کالیسیۆم تاواکەری یەکترن، لەبەرەوە کاتێکە ڤیتامین دی زۆرە بێت وای لێیە ڕێژەی ئەو کالیسیۆمی کە هەڵمژراوە زۆر زیاتر لەوەی کە جەستی تۆ پێویستی پێیەتی. ئەمەش کاری گورچیلەکان ئەستەم ئەکات و ئەو کەسانشی کە ڤیتامین دی زۆرە لە جەستەیانە ڕێژەی میسکردنیان زۆرە و لە ئەنجامات تووشی وشکبوونەوەیەکی زۆر ئەبن. بۆیە کەمیەکەی چەندێک خراپە زیادەکەشی هەر ئەوەنە خراپە. زۆر پێویستە وەک لە راپۆرتەکەشە ئاماژەی پێکراوە پشکنینی خوێن ئەنجام بدەیت، نەک تەنها بۆ ڤیتامین دی بەڵکو بۆ هەموو ئەو ڤیتامینانەی تر کە لە جەستەی ئێمە هەیە و بەبێ گەڕانەوە بۆ لای پزیشکی دەرمانساز لە خۆتانەوە هەوڵمێن وەری بگرن. زۆر ڕاستە بێگومانجا ئەم ڕێژە زۆرە کالیسیۆمە ڕۆژات کێشێکی کەشمان دروست دەکات. کالیسیۆمی زیادە لە جەستەیە وا کات کە ببێ بە بەشێک لەو کلسەی لە بۆری خوێنە دروستە بێ کۆ بێتەوە تیا ئەمە ژواکە کە بۆری خوێن یا خولولەکانی خوێن دووبارە بەرەو تەسک بوونەوە بڕات و لەم بابەتەوە حەزەکەم بڕۆینە سەر هەواڵێکی تر کە پەیوەندی بەدڵەوە هەیە باشێن لای ناوەڕۆژی هەواڵەکە. زۆر باشە.
توێژینەوەیکی هاوبەشی نێوان مایۆکلینیک و پەیمانگای دڵی ئەمریکی پەردەی لەسەر پەیوەندیەکی مەترسیدار لادا لە نێوان خواردنی شەکری زیادکرا و توشبوون بە نەخۆشیەکانی ماسوولکەی دڵ. ئەم نەخۆشیە کە دەبێتە هۆی گەورەبوون و ئەسووربوون یان ڕەقبوونی ماسوولکەی دڵ توانای دڵ بۆ پەمکردنی خوێن کەم دەکاتەوە و لە کۆتاییدا دەبێتە هۆی سزبوونی دڵ. پرۆسەکە لەوە دەست پێ دەکات کاتێک شەکرێکی زۆر دەچێتە ناو خوێنەوە دەبێتە هۆی دروستبوونی دۆخێکی هەوکردنی درێژخایەن لە جەستەدا. دکتۆر سۆفیا لۆرنس کە پسپۆری نەخۆشیەکانی دڵە ڕوونی دەکاتەوە شەکری زیادە دەبێتە هۆی دروستبوونی جۆرە پرۆتینێکی زیان بەخش کە ماسوولکەکانی دڵ ڕق دەکات. ئەمە وەک ئەوە وایە دڵ لەناو قاوغێکی ڕقدا بێت و نەتوانێت بە ئاسانی لێ بدات. ئەم جۆرە گۆڕانکاریە پێی دەوترێت تێکچوونی مێتابۆلیکی دڵ کە پێشتر تەنها لە توشبوانی شەکرەدا دەبینرا، بەڵام ئێستا لە کەسانی ئاساییشدا بەدی دەکرێت. توێژینەوەکە ئاماژە بۆ دەکات فرکتۆز کە لە زۆربەی خواردنە گازیەکان و شیرینە دەستکردەکاندا هەیە مەترسیدارترین جۆری شەکرە. جەستە ناتوانێت بە ئاسانی ئەم جۆرە شەکرە بسووتێنێت، بۆیە لە دەوروبەری دڵدا وەک چەوری کۆ دەبێتەوە و کاریگەری ژەهراوی لەسەر خانەکانی دڵ دروست دەکات. ئەمەش دەبێتە هۆی تێکچوونی لێدانی دڵ و هەناسەتەنگی لە کاتی چالاکیە جەستەیەکاندا. پسپۆران جەخت دەکەنەوە کە پێویستە مرۆڤەکان سنوورێکی تند بۆ خواردنی شەکردا بنن. کۆمەڵی دڵی ئەمریکی پێشنیار دەکات کە پیاوان لە ڕۆژێکدا تەنها 9 کەوچکی بچووک و ژنان 6 کەوچک شەکر بخۆن. لە کاتێکدا زۆربەی خەڵک سێهێندەی ئەم بڕە بەکاردەهێنن. گۆڕینی شەکر بە میوە سروشتیەکان و دوورکەوتنەوە لە خواردنە پرۆسسکراوەکان نەک تەنها دڵ دەپارێزێ بەڵکو تەمەنی مرۆڤ و کواڵیتی ژیانیشی بەرز دەکاتەوە. زۆر باشە. وچانێکی کورد وەرەگرین لە دوای ئەم وچانە باسی کۆمەڵێک بابەتی زۆر کردنتان بۆ بکەین کە پەیوەستە بە تەندروستی دڵەوە لەگەڵمانە بن. زۆر باشە ڕۆژات باسی ئەومانکە کە شەکر چۆن کاریگەری لەسەر دڵ دروستەکە. ئەگەر بە شێوازێکی تۆزێک ئاسان و ورد باسی بکەین تاوان هەواڵەکە پێمانەڵێ ئەڵێ کە شەکر یەکێکە لەو مادانەی هەوکردن لە جەستەیە زۆرەکە. پێمانەڵێ کە زۆر خواردن و بەکارهێنانی شەکر ئەبێتە هۆی ڕەقبوونی ماسوولکەخانەکانی دڵ و لە هەواڵەکەشا پێمانەڵێ کە بەهۆی بۆی خواردنی زۆری شەکر و چەوریەکی زۆر لە ناو دڵە ئەگەری هەیە کۆ بێتەوە. بەڵام ڕۆژات یەک کێشە هەیە ئەمە باسی بکەم کە ڕەنگە زۆرێک لەو بینەرانی کە گوێمان لێگرن بەلایەنەوە سیر بێ. بەڵام ئێمە جۆرە چەوریەکمان هەیە لە ناو جەستەیە کە پێی ئەوترێ SDL یان چەوری سوودبەخش. دڵنیام زۆربەتان کە پشکنینتان کردووە وشەی SDL یاخود کورتکراوی SDLتان لە پشکنینەکانتانە بینیوە. توێژینەوەکان پێمانەڵێن ڕۆژات زۆر خواردنی شەکر یان شەکری زیایە لە خوێنە HDL کەمەکاتەوە، چەوری سوودبەخش کەمەکاتەوە. ئەم جۆرە چەوریەش فرمانی ئەوەیە کە چەوریە زیان بەخشەکانی وەک کۆلسترۆل لە خوێن و لە شانە و خانەکانە کۆکاتەوە ئەی نێرێ بۆ جگەر بۆی کە جگەرمان تێکی بشکێن و فڕیباتە دەروی جەستە. بۆیە ئەو کەسانی کە شەکرێکی زۆرە خۆن ئەم چەوریە سوودبەخشیان کەمە بێتەوە کەواکات چەوریە زیان بەخشەکانیان زیابکە لە بەرامبەرە. ئەمەش ماشێکی زۆر مەترسیداری ئەبێ بە تێپەڕبوونی کار لەسەر تەندروستی دڵ. اینجا ڕۆژات باوردە و دەبچینە لای ئەو ئامارانەی لەسەر نەخۆشیەکانی دڵ هەمانە. زۆر باشە. ئامارەکە زۆر مەترسیدارە ئەلەند.
ئەڵە لە جیهانە 600 ملیۆن کەس لە جیهانە بەدەستی و ئەناڵن نەخۆشیەکانی دڵی تر نەخۆشیەکانی دڵ چەندین جۆری هەیە هەر جۆرێکی بێ گرنگ نەگرنگ ئەوە 600 ملیۆن کەس بەدەزم نەخۆشیەوە ئەناڵێن 600 ملیۆن ڕێژەیەکی زۆرە و ئەگەر باسی خۆشمان بکەین دڵنیام لە ماڵی هەمومانە دایک یان باوک یان باپیر یان نەنک نەخۆشیەکانی دڵی هەیە ئەمەنە زۆر بووە ئێستاوای لێ هاتووە لە گەنجەکانی ماڵەکەی خۆشمانە ئەیان بینین زۆر جار گەنجە بینین لە ئێستاوە تووشی زەخت بووە یاخود تووشی خێرا لەدانی دڵ بووە ئەمانە هەمووی بەڕاستی بەهۆی لایفستایلێکی غەڵەتەوە شێوازی ژیانکردنمان تەندروست نییە و لەم 600 ملیۆن کەسە کە لە جیهانە بەدەستیەوە ناڵێن 66 ملیۆنیان هەموو ساڵێک 66 ملیۆن کەیسی تازەی ئەچێتە سەر زۆر زۆرەکەین تۆ بە 2 ساڵ 66 ملیۆنەکە دیسان 66 ملیۆن کەسی تر تۆمارەکرێتەوە بەڕاستی ئامارەکان زۆر زۆرن جگە لە هەموو ئەمانەش 20 ملیۆن کەس لە جیهاندا پێی ئەمرن ساڵانە ئەلێن ینی 20 ملیۆن کەس بە نەخۆشی دڵ زۆر زۆرە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لە جیهاندا ئەتوانم بڵم لە لای خۆشمان لە کوردستانە زۆرەوەی جێگەی نیگەرانیە ساڵانە 66 ملیۆن کەس تووشە بن و ساڵانە 20 ملیۆن کەس گیان لە دەسەیە واتەیەک لە سەرسی ئەوانی کە تووشە بن بەداخەوە گیان لە دەسێن بۆی بەڕاستی خۆپارێزی زۆر گرنگە لێرە ئێمە کۆمەڵێک هۆکارتان پێڵێن کە بێتە هۆی سەرهەڵدان و توشبوون بە نەخۆشیەکانی دڵ وێتکە خۆتان لەم هۆکارانە پارێزن. بەرزەفشاری خوێن بەرزەفشاری خوێن ئەو کاتێک کە خوێن زیاد لە پێویست فشارە خاتە ناو لوولەکانی خوێن جاڕۆژات هەر ئەرکێک کاردانەوەی هەیە بەنمونەگەر ئێستا تۆپێکم بەدەستەوە بێ تۆپەکە پێشم بە زەویە زەوی هێزێک ئەخاتەوە سەر تۆپەکە کە ئەگەڕێتەوە بۆ من ئەمە کار و کاردانەوێ کاتێکیش کە خوێن ئەو فشارە زۆرە خاتە سەر دیواری ناوی لولەی خوێن لولە خوێنەکانیش بە هەمان شێوە ئەیانەوێ بەرگی ئەم ڕووداوە بگرن کاردانەوەیانە بێ هەڵەسن بۆی کە بەرگری دروستکەن یاخود بۆریەکان تەسکە بنەوە لەم کاتەیە دڵ بۆی کە قەرەبووی ئەم تەسک بوونەوەی بکاتەوە و خوێن بەباشی بۆ بەشەکانی جەستە بڕوات تێکڕای لێدانی خۆی زۆر زۆر خێرا ئاکات ئەمەش بێگومان ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێ ماشی خراپی لێکەوێت جگەرە کێشان و ڤیپ ئەم دوو هۆکارە کە بەڕاستی هۆکارێکن بۆ توشبوون بە هەموو نەخۆشیەکان تاوان یەکێک لەو شتانی کەمایی نیگەرانیە لێرەیە هەموو بابەتێکی دووکەڵ جگەرە فەیب نێرگەلە ئەمانە دیواری لوولە خوێنەکان تەنکەکەنەوە و بەداخەوە بە تەنکبوونەوەی ئەم دیوارانش فرمانی ئاسایی خۆیان لەدەسێن کە لە کۆتاییە هەر دڵ باجەکەی ئەیات بۆیە تکایە هەوڵمەند لەمەش بە دوور بن پێشەیتر لە خاڵە گرنگەکان خواردنی چەور و پڕ لە خوێیە ئەمیش بێگومان دووبار هەر کاریگەری لەسەر ناوپۆشی لوولەکانی خوێنەکات ئەمانە ئاکەن کە لوولە خوێنەکە تەسک بێتەوە باماشەوە کە لولەی خوێن تەسک بووە هەم خوێن بەباشی بۆ دڵ خۆی ناڕواتاوەکو بەکاری بێنێ بۆ بەرهەمێنانی وزە بەبێ وزەش خانەکانی دڵ ناتوانن بژین هەمیش خوێن بەباشی بەجەستەیە بڵاو نابێتەوە قەڵەوی و نەخۆشی شەکرەمانەیە کە پێشووتر لە هەواڵەکەمانە باسی نەخۆشی شەکرەمان کرد و قەڵەویش ڕۆژادەوەی کە زۆر زۆر نوێ لەباری قەڵەویەوە ئەڵێن کاتێک ئەو کەسانی کێشی جەستەیان زۆرە بیەمایان بەرزات مێشک کۆمەڵی هۆرمۆن دەریاوە کات کە بە شێوەیەکی ئاسایی و لە خوێنەکان خۆیان تەسک بنەوە مەش دووبارە هەمان میکانیزمی هەیە کە وەکو جگەرە یاخود وەکو چەوری ئەو بابەتانە و لە کۆتایە وەرزش نەکردن و کحول ڕۆژادنەمە یە خاڵیکە زیاب بکەم بۆ ئەم گرافیکە ئەویش کە دڵنیام زۆربەی زۆری خەڵک ئەم کێشەیان هەیە ئەویش کێشەی کەم خواردنەوەی ئاوە ئێستا هاوینە و جەو زۆر گەرمە بێگومان جەستە ڕۆژانە بڕێکی زۆر شلەمەنی لە دەستەیە لە دەستدانی شلەمەنی واتە کەمبوونەوەی ئەو قەباری ئەو شلایی کە لە ناو جەستەمانە هەیە ئەمە ژوا کات کە سووڕی خوێن خاو ببێتەوە کە سووڕی خوێنیش خاو ببەوە ئەندامەکانی جەستەمان ئۆکسسیژین و خۆراکە مادەی باشیان دەست ناکەوێت بۆیە لە کۆتایە دڵ ئەبێت تێکڕای لێدانی خۆی یاخود بە شێوەیەکی خێراتر لێبا بۆی قەرەبووی ئەم کەمی شلەمەنیە بکاتەوە ئەمەش بێگومان ئەگەر بێت و بۆ ماوەی زۆر بەردەوام بێت مەترسی جەڵدەی دڵ و وەستانی دڵیشی لەسرە بۆیە تکایە هەوڵ بە ڕۆژانە بڕێکی باش لە ئەو خۆرەوە بۆی کە تەندروستی جەستە و دڵیشە پارێزراو ئەلەن خۆ ئەو باشە خۆیتەوە من ئەو زۆر باشە خۆم و بە تایبەتی هەستەکەم ئەو ڕۆژانی کە زۆر یشەکەین یاخود زۆر ماندووە بین بە ئامادەکردنی پرۆگرام یاخود هەر شتێکی کە بێ ڕێژێکی باش ئاوە خۆمەوە زۆر باشە شتێکی باشەکەی بەڕاستی منیش ینی ئاو خۆم و ئاو ناخۆمەوە بیرمەچێتەوە ئەوەیە مۆزوعەکە زۆر کەس ئەو کێشەی بیرمەچێتەوە زۆر کەسیش فعلەن ئەو کێشەیانە کلیانە پرسی بۆ ئاو ناخۆیتەوە بیرمەچێتەوە ترها مەشغوڵی ئیش و کارە بیرتەچێتەوە
جا بابڕینە لای هەواڵێکی تر ئەلەند باس لە ئێسکەکەین چۆن هەوای پیس ژینگەیەکی پیس ئەتوانێت کاریگەری خراپ لەسەر ئێسک دروست بکات تا ڕادەی گەشتن بە پوکانەوەی ئێسک لەگەڵ مانابن بە زانیاری زیاتر وەربگرین. بۆ یەکەم جار توێژەرانی زانکۆی کۆلۆمبیا فاکتەرێکی نوێیان دۆزیوەتەوە کە دەبێتە هۆی پوکانەوەی ئێسک و کەمبوونەوەی چڕیەکەی ئەویش پیسبوونی هەوایە. پێشتر وا دەزانرا کە پوکانەوەی ئێسک تەنها پەیوەندی بە تەمەن هۆرمۆنەکان و خۆراکەوە هەیە، بەڵام ئەم توێژینەوەی دەریخستووە کە مادە ژەهراویەکانی ناوهەوا بە تایبەتی ئۆکسیدەکانی نایترۆژین کاریگەری وێرانکەریان لەسەر سیستەمی ئێسکبندی هەیە. ئەم توێژینەوەی کە لەسەر 160,000 ژنی تەمەن سەر و 50 ساڵ ئەنجام درراوە دەریخستووە کە و کەسانی لەو ناوچانەدا دەژین کە ئاستی پیسبوونی هەوایان بەرزترە ئێسکەکانیان خێراتر چڕی خۆیان لەدەست دەدەن. مادەوردی لە زیان بەخشەکان PM2.5 کاتێک لە ڕێگەی هەناسەوە دەستنە ناو سیستمی خوێنەوە دەبنە هۆی دروستبوونی پرۆسەی ئۆکسان لە ناو خانەکانی ئێسکدا. ئەم پرۆسەیە خانە دروستکەرەکانی ئێسک تێک دەشکێنێت و کارایی ئەو خانانە زیاد دەکات کە ئێسک لاواز دەکەن. دکتۆر دانیال کۆهن سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت ئەنجامەکان شۆککەر بوون. ئێمە بینیمان کە پیسبوونی هەوایەکێکە لە فاکتەرە سەرەکیەکانی شکانی ئێسک لە ناوچەی حەوز و بڕبڕەی پشتدا. ئەمە بە تایبەتی بۆ ژنانی دوای تەمەنی بێئومێدی مەترسیدارە چونکە پێشتر ئێسکەکانیان بەهۆی گۆڕانی هۆرمۆنەکانەوە لاواز بووە. ئەم دۆزینەوەی نوێیەوە دەکات کە پرسی پوکانەوەی ئێسک تەنها وەک کێشەیەکی پزیشکی نەبینرێت بەڵکو وەک کێشەیەکی ژینگەی و سیاسی مامەڵەی لەگەڵ بکرێت. جگە لە پیسبوونی دەرەوە هەوای ناوماڵەکانیش کە بەهۆی سووتانی غازیان جگەرە کێشان و پیس دەبێت هەمان مەترسیان هەیە. پزیشکان ڕێنمایی دەدەن کە ئەو کەسانی لە شارە قەرەباڵغەکاندا دەژین زیاتر گرنگی بە خواردنی کالسیۆم و وەرزشی قورس وەک کێش هەڵگرتن بدەن بۆ بەهێزکردنی ئێسکەکانیان. هەروەها داوا لە حکوومەتەکان دەکرێت کە ستانداردەکانی پاراستنی هەوا تونتر بکەن بۆ پاراستنینەوەکانی داهاتوو لە کەم ئەندامی و نەخۆشیەکانی ئێسک. خۆشەویستان ئەمە لێرەیە باس لەو هەوا پیسبوون و ژینگە پیسبوونە ناکەین کە خۆمان ئەتوانین بە چاو بیبینین، باس لەو تەپ و تۆز و خۆڵە ناکەین کە لە هەوایە ڕۆژانە ئەتوانی بیبینین، بەڵکو باس لەو گردی لە زۆر وردانە ئەکەین کە بە چاو نابینەوە. یەکێکیش لەو گەردیلانەی کە هەمانە ئۆکسیدەکانی نایترۆژینە چۆن ئەتوانێت لە ڕێگەی هەناسەوە ببێتە هۆی پوکانەوەی ئێسکمان. ئەم ئۆکسیدانی نایترۆژین لە ڕێگەی هەناسەوە چێتە ناو سیەکانەوە، لە ڕێگەی سیەکانەوە زۆر بە ئاسانی ئەگوازرێتەوە بۆ سوڕی خوێن لەبەرەوەی قەبارەیان هێندە بچووکە بە ئاسانی ئەتوانێت بچێتە ناو سوڕی خوێنەوە. پاشان بەناو جستەمانە بڵاوە بێتەوانەیە یەکێک لەو شوێنیانەی کە پێی ئەکات ئێسکەکانە. لە ئێسکەکانە کردداری ئۆکسان ڕوئەیە. ئەم ئۆکسانش کە ڕوئەیە ڕاستەخۆ کاریگەریە کاتە سەر دوو میکانیزمی گرنگی ئێسکمان. ئەویش میکانیزمی دووبارە دروستبوونەوەی ئێسکەکان لەگەڵ تێکشکانی ئێسکەکان کە ئێمە لە بەرنامەی پێشووترا باسمان لێ کردووە ئەبێ ئەم دوو کردارە هاوسەنگ بن. چەندێک ئێسک دروستە بێ ئەو نەتێکەشکێنرێت. کاتێکم ئۆکسانە ڕوئەیە ڕێژەی دروستبوونی ئێسکەکانمان کەمەکاتەوە، بەڵام ڕێژەی تێکشکانەکەمان زیاکات. ئەمەش وردە ئەبێتە هۆی پوکانەوەی ئێسک ئەلێت. بۆیە یانیەتوێن بڵێن ڕاستەوخۆ نەک بە شێوەیەکی ناڕاستە خۆش. ڕاستەخۆ کاریگەری ئەکات لەسەر ئێسکەکانمان و دروستبوونی پوکانەوەی ئێسکمان. دەستخۆش ڕۆژابوونکردنەوەیکی زۆر جوان بوو. بەڕاستی جاری وایە کە ئێمە باسی هەوای پیسبووەکەین یەکسەرە چینە لای سیەکان و دڵئەڵێن زیانی بۆ ئەمانە هەیە، بەڵام وەکو خۆ باسیە کرد زیانێکی زۆریش بە تەندروستی ئێسکەگەێنە. هەواڵێکی ترمان ئامادەیە باسی چەوریەکەین با پێکۆچینە لای ناوڕۆکی هەواڵەکە. توێژینەوەیکی نوێ لە زانکۆی ئۆکسفۆرد ڕوانگەیەکی نوێ دەخاتە ڕوو دەربارەی پەیوەندی نێوان چەوری جەستە و نەخۆشی بەرزبوونەوەی پەسانی خوێن. توێژەران ئاماژە بۆ دەکەن کە تەنها بڕی چەوری گرنگ نییە، بەڵکو شوێنی کۆبوونەوەی چەوری و ئەو مادە کیمیایانەی لێی دەردەچن ئایندەی تەندروستی دڵ و لوولەکانی خوێن دیاری دەکەن. ئەم توێژینەوەی باز لەوە دەکات کە چەوری دەوری ئەندامە ناوەشەکان وەک کارگەیەکی هۆرمۆنی کار دەکات کە بەردەوام مادەی ژەهراوی دەڕژێتە ناو خوێنەوە.
دکتۆر ئەلێکساندر هێڵ پسپۆری فیزیۆلۆژی ڕێگەیاندووە ئێمە بۆمان دەرکەوتووە کە جۆرە چەوریەک لە دەوری لوولەکانی خوێندا هەیە. پێی ئەوترێت PVAT لە کەسانی تەندروستە ئەم چەوریە لوولەکانی خوێن دەپارێزە، بەڵام کاتێک مرۆڤ کێشی زیاد دەکات ئەم چەوریە دەگۆڕێت و دەبێتە هۆی گرژبوونی لوولەکانی خوێن. ئەمەش ڕاستەوخۆ پستانی خوێن بەرز دەکاتەوە و ئەم دۆزینەوەیە ڕوونی دەکاتەوە بۆچی هەندێک کەس کە زۆر قەڵەونین بەڵام چەوری سکیان هەیە تووشی پستانی خوێن دەبن. توێژینەوەکە دەریخستووە کە هەوکردنی خانە چەوریەکان ساڵانێک پێش ئەوەی ئامێری دەستنیشانکردنی بەرزەفشاری خوێن ئاستێکی بەرزتر نیشان بدات دەست پێ دەکات. ئەمەش دەرفەت دەدات بە پزیشکان کە پێشوەختە دەزوەردان بکەن. پزیشکان جەخت دەکەنەوە کە وەرزشی بەردەوام و پاراستنی کێشی گونجاو ئامانجێکی گەورەی لە دواوەیە کە ئەویش بۆ ڕێگریکردنە لەو گۆڕانکاری کیمیایەنی کە لوولەکانی خوێن ڕق دەکەن. پزیشکان ئامۆژگاری خەڵکی دەکەن کە تەنها سێری کێشی سەر تەرازوو نەکەن بەڵکو سێری قەباری کەمەریان بکەن، چونکە کەمەرێکی فراوان نیشانەیەکی ڕوونی مەترسێ بۆ داهاتوویەکی پڕ لە نەخۆشی و پەستانی خوێن و جەڵتە. شتێکمان کرد باسی قەڵەویمان کرد کاریگەری قەڵەویشمان باس کرد لەسەر لوولەکانی خوێن. زۆر توێژینەوە ئێستا جەختەکەنەوە لەوەی کە ئەو کەسانی قەڵەون کێشەیەکیان هەیە ئەو کێشەیەش ئەوەیە کە قەڵەوی وەکو سیستمێکی هۆرمۆنی لە جەستەیانە کارەکات. ئێمە ڕۆژهات ئەندامێکمانەیە کە ئەویش غودەیە، غودە کۆمەڵێک هۆرمۆن دەرەیە کە ئەم هۆرمۆنانە سیستم و زیندە چالاکیەکانی جەستەمان ڕێگەکەن، بەڵام بەداخەوە لەو کەسانی کە قەڵەون چەوریش هەڵەسێ بەم کارانە. بە نمونەیەکێک لەو فاکتەرانی کە زۆر کاریگەری لە جەستا کە ئەویش تەسکبوونەوەی لوولەکانی خوێنە کە ئەمە بەگشتی زیان بە هەموو جەستاگەێنێ و بە تایبەتیش بە دڵ خۆی و ئەوەی کە زۆر لەو زیاتر جێگەی نیگەرانی ڕۆژات هەندێک کەس بەهۆی شێوازی جەستیان و یاخود بەهۆی بۆ ماوەیەوە چەوری دەوری کەمەریان زۆر زیاکات. زیادبوونی چەوری دەوری کەمەریش ڕەنگە هەنێک کات ئێمە بە شتێکی ئاسایی بزانین، بەڵام لە درێژخایانە ئەکرێت بە هەمان شێوە ئەم کاریگەری هەبێت و بێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنیش لەو کەسێک کە چەوری دەوری کەمەری بەرزە. ڕاستە بەدڵنیاییەوە اینجا هەواڵێکی ترمان هەیە باز لە ئەسپرین و خراپ بەکارهێنانی ئەسپرینەکەین لەگەڵمانابن ڕۆڵە هەر زۆر ڕۆژانە ئەیبینین لەگەڵمانابن با زانیاری زیاتر وەربگرین. بۆ چەندین دەیە وەک نەریتێکی پزیشکی وابوو کە مرۆڤەکان دوای تەمەنی 6 ساڵی ڕۆژانە حەبێکی ئەسپرین بخۆن بۆ پاراستنی دڵیان. بەڵام توێژینەوەیەکی گەورە کە لە گۆڤاری The Lancet بڵاوکراوەتەوە هۆشداری تون دەدات لەم کارەوە. توێژینەوەکە دەری خستووە کە مەترسیەکانی خوێنبەربوونی ناوەکی بەهۆی ئەسپرینەوە لە زۆر حاڵەتدا زۆر زیاترە لە سوودەکانی بۆ پاراستن لە جەڵتا. ئەسپەرین وەک ڕوونکەرەوەیکی خوێن کار دەکات، بەڵام لە تەمەنی پیریدا دیوارەکانی گەدەول و لە خوێنەکانی مێشک ناسکتر دەبن. توێژینەوەکە کە لەسەر 20,000 کەسی بە ساڵاتچوو ئەنجام درراوە دەریخستووە کە بەکارهێنانی درێژخایانی ئەسپرین بەبێ بوونی نەخۆشیێکی دیاریکراوی دڵ مەترسی خوێنبەربوونی گەدە بە ڕێژەی لە 160 و خوێنبەربوونی مێشک بە ڕێژەی لە 130 زیاد دەکات. ئەم جۆرە خوێنبەربوونانە زۆر جار کوشندەن یان دەبنە هۆی پەککەوتنی هەمیشەی. دکتۆر جیمس فارل پسپۆری نەخۆشیەکانی کوەندامی سووران دەڵێت ئێمە دەبێت ئەو تێگەشتنە بگۆڕین کە ئەسپرین حەبێکی جادوویی بێزیانە. بۆ کەسێک کە پێشتر جڵتەی دڵی هەبووە ئەسپرین ژیانی دەپارێزێت، بەڵام بۆ کەسێکی تەندروست کە تەنها دەوێت خۆی بپارێزێت لەوانەیە ئەسپرین ببێتە هۆی جڵتەیەکی خوێنبەربوون لە مێشکیدا. ئەم گۆڕانکاریە لە ڕێنمایی پزیشکیەکان داوای کردووە کە کۆمەڵی دڵی ئەمریکی و ئەوروپی پێداچوونەوە بە پێشنیارەکانیاندا بکەن. پزیشکان داوا دەکەن کە هیچ کەسێک بەبێ ڕاوێژی ڕاستەوخۆی پزیشک دەست بە خواردنی ئەسپرین نەکات. پێویستە مێژووی نەخۆشی گەدە و پەستانی خوێن و ئەگەری کەوتن و برینداربوون ڕەچاو بدێت. لە جیاتی پەنابنەبەر دەرمان پزیشکان جەخت لەسەر کۆنتڕۆڵکردنی پەستانی خوێن لە ڕێگەی خۆراک و وەرزشەوە دەکەنەوە وەک ڕێگەیەکی سەلامەتر بۆ پاراستنی دڵ. ئامانجی سەرەکی دەبێت تەندروستیەکی بێدەرمان بێت، تەنها لەو حاڵەتانەدا نەبێت کە بەکارهێنانیان زۆر پێویستە.
یەکێک لە هەڵە زۆر باوەکان کە ڕۆژانە دووچاری ئەبینەوانە وەرگرتنی حەبە سەوزەکەیە. ئەڵێ ئادی تۆ پاکەتە سەوزەم بەرێ بەخۆ هەست دەکەم سەرمەیەشە یان ئەڵێ هەست دەکەم خوێنم خەست بۆتەوانە. جا ئەم بیرکردنەوەیە بۆ کاتی خۆی هەڵە نەبووە ئەلەند کاتی خۆی ئەسپرین بەکار هاتووە وەکو پاراستن و کەسانی کە تەمەنیان هەڵکشاوە باشە بەکاران هێناوە بۆی بیان پارێزە لە جەڵتەی دڵ و لە کێشەکانی دڵ و خست بوونەوەی خوێن و زۆر کێشەی تر. لەوانەیە کاتی خۆی ئەم قسەی ڕاست بووە لە بەروی زانیاری و داتای تاویان پێنەبوو بێ بەڵام ئێستا بەپێی ئەو زانیاریانەی کە وەرگیراوە ئەو داتایانی کە ئەنجام درراوە ئەڵێن ئەم بیرکردنەوەیە تاو هەڵەیە بۆیە پێویستەکە بە وریاییەوە ئەسپرین بەکار بهێنرێ جاپا پێتان بڵێم بۆ نەتوێژینەوەکەی باس لەوە کە ئەلەن ئەڵێ ڕێژەی توشبوون بە خوێنبەربوونی مێشک لە سایسی بەرزەکاتەوە ئەگەری هەیە کەسەکە تووشی جڵتەی مێشک ببێ و باس لە خوێنبەربوونی گەدەئەکە بە ڕێژەی لە سایە 6 کێشەکە ئەلێرەیە دروستە بێ با پێتان بڵم بۆ ئەسپرین خۆی حەبێکی ترشە مادەیەکی ترشە و ناوەندی گەدەی ئێمەش ترشە کاتێک ئەمە ئەسپرینە ئەچێتە ناوەندی گەدەوە ئەم دوو ترشەیەک ئەگرن ڕاستەوخۆ کاریگەری ئەبێ لەسەر دیواری گەدە و وای لە ئەکا تووشی بریناربوون و خوێنبەربوون بێ ئەمە لەلایەک لەلایەکی تراوانێ ئەسپرین سەر بە کۆمەڵە دەرمانێکە پێیان ئەڵێن ئەنسەیدەکان نەنستیرۆیدڵ ئەنتی ئینفلامەیتەری درەگس ئیش لەسەر ئەنزیمێکەکەن بە ناوی کۆکسەوانێ کاتێک ئەم ئەسپرینە ئەچێتە ناو گەدەوانێ ئەم ئەسپرینە هەڵەسێ بە بڵۆککردن وەستاندنی کاری کۆکسێک ئەم ئەنزیمی کۆکسیەکەش ئەو ئەنزیمەیە کە بەرپرسە لە دروستکردنی ئەو پەردەی لە ناوپۆشی گەدەمانە هەیە کە پەردەکە تێک ئەشکێت وای لێ هەم ئەسپرینەکە کە خۆی ترشە هەم ئەنزیمەکانی گەدەکە هەمویان ترشن پێکەوە ئەتوانین بڵێن هێرش ئەیەنە سەر دیواری گەدە و بریناری ئەەکەن تا ڕادەی کوونبوون ئەلەن بە ئەو کەسانی کە بە ڕێژەیەکی زۆر ئەم جۆرە دەرمانە و نەک تەنها ئەسپرین هەر کۆمەڵەکی بەگشتی بەکارەهێنن یەکێکی تر لە خەتەریاتەکانی تریش چیە ئەسپرین خۆی بۆچی بەکارێ بۆ خستبوونەوەی خوێن بەکارێهێنن باشە کاتێک کە ئەمە ئەخۆی ڕێگە لە مەینی خوێنەگرە ئەتۆ تووشی خوێنبەربوون بووی ئەسپرینیشە خۆی دە ئەم خوێنە چۆن ئەمەیەتەوە چۆن جستە ئەتوانێت بە شێوازێکی سروشی ئەم خوێنمەینە ئەنجام بدا لەبەرەوە بە هەموو جۆرێک بەکارهێنانی ئەسپرین بەبێ گەڕانەوە بۆ لای پزیشک بەبێ هۆکارێکی تەندروستی ڕێگەیەکی هەڵێ و باش نییە دەستخۆش ڕۆژات جاهر لە سەقسەکەی خۆت کە باسی خوێنبەربوونێ کرد ئەمە هەندێک کات مەترسی کەشمان بۆ دروستەکە ئەگەر بێت و ڕۆژات کەسەکە بەبێ ڕایۆژی پزیشک ئەم حەبەی بەکارهێنابێ وای لێ بکە کە خوێنی زۆر ڕوون ببێتەوە لە کاتی هەر ڕووداوێکا بێت یاخود لە کاتی بریناربوو نابێت بە دەگمەن خوێنەکەی ئەگیرسێتەوە لەبەرەوەی کە خۆی فرمانی ئەسپرین بۆ ئەوەیە کە مەینی خوێن ڕێک بکات یاخود کەمی بکاتەوە بەڵام ئەگەر ئەو کەسە خۆی لە ئەسڵا خوێنمەینی نەبوو بێت یاخود بە هەڵام دەرمانی بەکارهێنابێ ئەوە وای لێت کە ئەو جۆرە خانانی کە پیانەوتێ پەڕەکانی خوێن و لەناو خوێنان و پرۆسەی گیرسانەوەی خوێن و خوێنمەینمان بۆکەن فەنکشن و فرمانی خۆیان لە دەست بن بۆیە کاتێک کەسەکە برینارە بێت دووچاری ئەوە بێتەوە کە زۆر درەن خوێنەکەی بگیرسێتەوە خوێنێکی زۆری لێڕ کاتە بۆیاڵین هیچ دەرمانێک تکایە بەبێ ڕاوێژ بەکارمەهێن زۆر باشە ئەلەندێ مەمڕۆگەشتنە کۆتایی بەرنامەکەمان لەگەڵ هاوکارم ئەلەند هیوادارین توانی بێتمان کۆمەڵێک زانیاری بە سووددان لەگەڵ باس بکەین بتوانین گەر سوودێکی کەمیش بێ بۆ تەندروستی خۆتان و خێزانەکەتان هەمان بێت دووبارە سپاس بۆ ڕۆژات بۆ هاوکارم لەگەڵ هاوکارانی ترمان ئەم ڕۆژگەشتینە کۆتایی بەرنامە و هیوادارم سوودتان لە بەرنامەکە بینی بێت تا بەرنامەیەکی دەرخواتان لەگەڵ هەر شاد بن.